گفتوگۆی بابەتی تەوەری دووەمان بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەمان لە ستۆدیۆکەین دوێنێ لە سنتەری کۆیان لە شاری سلێمانی کۆڕێک بۆ بەڕێز دکتۆر نادری کەریمیان بەڕێوە چوو سەبارەت بە کار و بەرهەمەکانی مامۆستا مەلا عەزیزی کۆی. وەک باسم کرد بە سوپاسەوە دکتۆر ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمانایە با بزانین بەرهەمەکانی مامۆستا مەلا عەزیز کۆی چی لە خۆی ئەگرێت و وردەکاری تایبەت بە ژیانی بخێنە ڕوو. دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس بۆم دەرفەتە. سپاس زۆر سپاس ڕێزم هەیە بۆ ئێوە و خۆشەویستانی کاناڵی هاسمانی کورسات. زۆر سپاس. کاک دکتۆر با سەرەتا لە بیرۆکەی بەڕێوەچوونی کۆڕەکە دەست پێ بکەین بۆ بە دیاریکراوی مامۆستا مەلا عەزیز کۆی هەڵبژێرا کە تۆ باست لە کار و وردەکاری ژیانیت کرد لە کۆڕەکەیە. ئەوەی ڕاستی بێت مامۆستا مەلا عەزیزی کۆیی بۆ خەڵکی باشوور زۆر نەناسراوە لەبەر ئەمە مامۆستا کەسایەتێکی یەکجار گەورە بوو کە هەر لە ئەوانی جوانیدا خۆی سەفەری کردبوو هیجرەتی کردبوو بەرەو وڵاتی سەردەشت هەر لەوێ مابووە و ئەوە باحیسی ئەوەی بوو کە ئەو ئینقەتاعە کە نێزیک 65 ساڵ توولی کێشە کە وڵاتی کوردستانی باشوور لەم کەسایەتیە بێخەبەر بن. من بۆ یەکەم جار 34 ساڵ لەمەوە پێش یەکەم کتێبی مامۆستام چاپ کرد بە نێوی فتوحی سەواد العێراق. تیشکێکم خستە سەر ژیان و بەرهەمەکانی مامۆستا. مامۆستا مەلا عەزیزی کۆیی لە خزمەت مەلا عەبدوڵڵای جەلیزادە و هەروەها مەلای گەورە مەلا محەممەدی کۆیی و زۆر لەو کەسایەتیە گەورانەی وڵاتی باشوور دەرسی خوێندووە و پێگەیشتووە. ئەمە ژیان و بەسەرهاتی ئەم مامۆستایە هەمووی هەر لە ڕۆژهەڵاتەوە بووە. بەڵێ کاتە لە تەمەنی لاوێتیەوە لە باشووری کوردستان و هاتوۆتە ڕۆژهەڵات و بە دیاریکراوی سەردەشت. بەڵێ دوای ئەوە خۆی کەسایەتێکی هێندە گەورە بوو کە ئێمە ئەبینین چ لە بواری سیاسیەوە کە گیرروگرفتی لەگەڵ ڕژیمی ڕەزاشایی بوو و چێبەرچی هەبوو لەگەڵ ڕژیمی ڕەزاشا. دوایە لەگەڵ شۆڕشەکەی مەلا خەلیلی گۆڕەومێری هاوکاری بوو. بەو واسطەوە گرتیان 3 ساڵ لە زیندانی تارانە بوو. لە دوایە تەبعیدیشیان کرد و دی ساڵەها لە ئەزیەت و ئازاردا بوو مامۆستا بەڕاستی. وەلی لەسەر ئەم حاڵەشرا مامۆستا کەسایەتێکی وا بوو هەمیشە دەست بە قەڵەم بوو. تەئلیفات و تەسنیفات و ئاسارێکی زۆری لە دوای خۆی بەجێهێشت کە تا بە ئیمڕۆ 67 ئەسەری تەئلیف و تەسنیف کردووەوە. ئێمە بەرە بەبەرە خەریکین چاپیانەکەین. دکتۆر بەڕێزە وەک بابێنە سەر کارەکانی بەڕێزە و بەڕێزە وەکو گەنجینەیەک وای ئەوەنە بەرهەمە هەیە و پێم وایە زیاد لە 300 کتێبە هەیە بەڕێز وە چەند لەم 300 کتێبە تاکو ئێستا چاپ کراوە بڵاو کراوەتەوە. ئەم کتێبانەی خۆم ئەوەی کە بەش بەعاڵی خۆم بێت وەک سوختەیەکی کوردستان هەتا ئێستا 92 جڵ کتێب چاپ بووە بێژگە لە وتار و بە زمانی کوردی یاخود بە زمانەکانی تریشکار دیارە بە کوردیش چاپ بووە حتا بە هیندیش چاپ بووە ئینگلیسی و دوو کتێبیشم بە ڕووسی چاپ بووە. 92 جڵ کتێب چاپ بووە. ئەوەی دیکەش ئیدیەوە بەرە بەبەرە ئینشاڵڵا چاپیانەکەین. سپاس واکەین. ئەوەش هەمووی حاصڵی ئەوەی بوو کە من 7 ساڵێک لە خزمەت مەلا عەزیزی کۆییدا بووم و سوختەیوی بووم. لە خزمەتیدا زۆر شت فێر بووم. بۆ یەکەم جار کوردی لە لای مامۆستا فێر بووم. شێعرەکانی حاجی قادری کۆیی، شێعرەکانی مەلای گەورە کە خۆی ئیرادەتێکی تایبەتی بەم دوو شاعرە هەبوو بەم دوو کەسایەتیان هەبوو.
بەڵێ کاک دکتۆر پێشەوەی من باسی بەرهەمەکان بکەم کە زیاتر لە چ بوارێکان نووسیتەمە بەسمە ئەوە بزانم مامۆستا مەلا عەزیزکۆیی بۆ زیاتر بەرهەمەکان یاخود شعرەکانی بە زمانی فارسی بووە ئایا لە دووتوی کتێبەکانت شعرەکانی وەرجێراوەتە سەر زمانی کوردی یاخود بۆ زۆر بەکەمی بە کوردی شعری نووسیوە مامۆستا وەکو ئیمڕۆ کە زروفەکە بەو جۆرەیە کە زۆربەی نووسەران لە زۆر شوێنی دنیا بە زبانی ئینگلیسی ئەینووسن ئەوە نیشانەوەی نییە کە زبانی ئینگلیسی زۆر زبانێکی لە بواری علمیەوە ئەیڵێم لە بواری زانستیەوە نە لە بواری سیاسی و ئابوووریەوە زبانێکی زۆر قەویە وەلی چون لە بواری سیاسی و ئابوووریەوە ئەم زبانە ئێستا زاڵ بووە ئەرزکەم ئەوی شەر بەو شێوەیە لە وڵاتێکە ژیا کە زبانی فارسی زۆربەی نووسەران بەو زبانەی ئەیان نووسی ئەمما سەرەڕای ئەوەی مامۆستا بە سێ زبانی کوردی عەرەبی و فارسی ئاسار و تەلیفاتی هەیە خودی دیوانە شیعرەکەشی هەم بە فارسی هەم بە کوردی هەم بە عەرەبی چون زۆر شارەزا بوو لەو سێ زبانانە و بە هەر سێک زبانەکانی شتی نووسیوە حتا کتێبی فقی لە فەرائزدا لە علمی ئێرستا بە کوردیشی نووسیوە بەڵێ کاتە با بینە سەر بەرهەمەکانت کاک دکتۆر زیاتر بەرهەمەکانت لە چ بوارێکایە یاخود بڵێن گشتگیرە بۆ نمونە لە شعر چیرۆک لێکۆڵینەوە یاخود کاری وەرجێران بۆ نووسەرە مەزنەکانی کوردستانێکە لەوانە بۆ نمونە مەلا عەزیزکۆیی زیاتر لە چ بوارێکدا نووسین من خۆم چۆن عضوی هەیەتی علمی ئەمە هەیەتی علمی پێڵین سازمانی میراسی فەرهەنگی بووم 32 ساڵ لەو شوێنە بووم شوێنێکە لەسەر تڕاس و سەقافە و مێژوو ئارکۆلۆژی و ئەو شتانە لێکۆڵینەوە ئەکەن کتێبەکانی من بەشێکی بواری مێژووی ئارکۆلۆژی هەیە مەسەلەن دوو کتێبم لە مەوردی هاترا نووسیوە کە لێرە پێ ئەڵێن حەزەر یا عەزرا العەزرا مەدینەة الشەمس دکتۆر فواد سەفەر و محەممەد عەلی مستەفا دوو باستانشناسی گەورەی عێراقی بوون 500 لاپەڕەیە وەرم جێراوەتە سەر زبانی فارسی و هەروەها کتێبێکی تایبەتیشم حتا لەبارەی تاریخی تەمەدونی هاتراوە نووسیوە بەشێکی مێژووی بەشێکی لە بواری زبان ناسین مەسەلەن یەکەم کتێب لە دیکشنەری لە سەرزبانی ئەکەدی من چاپم کردووە لە ئێران وەرم جێراوەتەوەی محەممەد داود سەلوم معجەم الکەلیمات الئەکەدیە کە من وەرم جێراوەتە فەرهەنگی واژگانی ئەکەدی ئەمە ئێستا مەرجعێکە و وشەی کوردیشی زۆر تێدایە هەر ئەم فەرهەنگە نیشان دەدا زبانی کوردی لە شەرقی ئەوسەتەوە کۆنترین زبانە کەواتەوەکو لێکۆڵینەوەیەکی ژوایە باڵێ چون هاشیە و شەرح و تەوزیعیشی لەسرە زۆر وشەی کوردی هەروە بەردەوام بەکارەچێت کە لە زبانەکانی دیکەدا نییە و ئەوە تایبەتمەندی خۆیە بەشێک لە کتێبەکانی من لە بواری ئەدەبیاتەوەیە زبان و ئەدەبیاتی فارسی و هەروەها گەلانی دیکە ئەو کتێبانەش یەکجار زۆرن بەشێکی دیکە لە کتێبەکان لە مەوردی ئاودایە من خۆم جزئی 4 کەس بووم کە لە ئێراندا یونسکۆ لە هەموو کشوەرەکاندا بەشێکی هەیە بە نێوی بەشی مێژووی ئاو مێژووی ئاو لەو وڵاتە و من 11 جڵ کتێبم ڕاجە بە فەقەت ئاو هەیە ئەوەڵین ئینسیکلۆپێدیای ئاو و مەسەلەی ئاو لە ئێراندا خۆم منتەشرم کرد تقریبا دەکەوێتە سەر 25 ساڵ لەمەوە پێش چاپ بوو ئەم کتێبە دوای ئەوە لەسەر عێرفان و تەسەوف لەسەر عێرفان و تەسەوف کتێبم زۆر نووسیوە تەسکەرەی عوڕەفای کوردستانم نووسی ئەرزەکەم لەسەر تەریقەتی نەقشبەندیەی کوردستان کتێبم نووسی لەسەر
شێخ ئەحمەدی سەردار یا سەید ئەحمەدی سەرداری بەرزەنجی یەکەم خەلیفەی مەولانە خالیدی نەقشبەندی کتێبم نووسیوە و کتێبەکانی یەکجار زۆرن وەلی لە بوارەکانی جۆرا و جۆردان چون خۆم ئەلبەتە دیارە خوێندنی باڵا و ئەوانە نابێتە دەلیل بۆی کە ببێتە بەڵگە بۆی کە داخواتۆ لە چدا شارەزای ئەوە دەگەڕێتەوە سەر لێکۆڵینەوەی ئەو شەخصەی وەلی بە پێ ئەوی کە مەسە من لە مەوردی تاریخی زانستەوە دکتۆرایەکەم هەیە لە مسکۆ لە بواری تاریخی زانستیشەوە کتێبم زۆرە یعنی دوو کتێبم هەر بە ڕووسی ڕاجە بە ساعات و کات و ئەوانە نووسیوە کتێبێکی زۆر مفەسەل 400 سەفحە لە کۆنەوە یعنی لە 5-6 ساڵەمە و پێشەوە تا ئیمڕۆ تا ساعتی ئەتۆمی کە پیشرەفتەترین و گرنگترین ساعتی ئەوڕۆیە. دکتۆر کەواتە پێم وابێ بەڕێزت 4 زمانە زانی زمانی کوردی و فارسی و ئینگلیزی و وابزانم عەرەبیشە بڕێکیش ڕووسی لەو وڵاتانە فێر بووم 17 ساڵ نوێنەری هەر ئەم سازمانە بووم کە خۆم لێی بوو لەو 17 ساڵی ئێمە لەسەر 12 کشوەر لێکۆڵینەوەمان بوو کشوەرهای ئاسیای مرکزی پێڵێن دوای حوزەی قەفقاز تاجیکستان ئەرمەنستان قەزاقستان قرقیزستان ئوزبەکستان لەو لاشەوە ئەرمەنستان کەواتە زۆربەی کتێبەکانە بە چ زمانێکە دیاری کراوە چەند کتێب بە زمانی بۆ منە ئینگلیزیە چەند بە فارسیە چەند بە کوردیە لەسەر نەورۆز کە جێگایەکی تایبەتی هەیە لە ناو کوردەواریدا و جێژنێکی ملیە ئەوە 5 کتێبم لەسەرم نەورۆزە نووسیوە کە یەک دانیان بیبلیۆگرافی ئاف نەوروز بە زبانی ئینگلیسیە کە ئەو 5 کتێبەی من وەختێک سەبتی جیهانی کرا ڕۆژێک 21 مارچ اختصاص درا بە نەورۆز کتێبەکانی من پاڵپشت بووم بۆ سەبتی جیهانی ئەم ڕۆژە. کاک دکتۆر کتێبەکان زۆرم مامۆستا مەجارمان بەرەکەت. کاک دکتۆر ئاشکرا کە ژمارێکی زۆر لە نووسەران کەسانی ئەکادمی لەژێر کاریگەری بەڕێستان بەڵام بابزانین خودی کاک دکتۆر لەژێر کاریگەری چ بلیمەت و بیرمەندێکی کورد بووە دوو کەسایەتی یەکەم سۆفی ڕەحیمی مزگەر بوو ئەمە نوێنەر و مرید و مەنسوبی شێخ عەلاوەددینی نەقشبەندی بوو ئەم پیاوە پیاوێکی مرۆڤ دۆست بوو خدمەت گوزار بوو بە هەموو تەبەقاتی کۆمەڵگا کانگایەک بوو بەڕاستی و دووهەم مەلا عەزیزی کۆی من لە خزمەتیدا بووم چون دراوسێ ئێمەش بوو من لە منداڵیەوە کوڕێکیشی هەبوو مامۆستا مەلا باقی خۆی ناوی منی ناوە نادر هەرزتکەم لەبەر ئەمە ئەو دوو کەسایەتیە لە مێژووی ژیانی خۆمدا زۆر تەئسیرگوزار بوون بۆەوەی کە من مناڵ بووم ئەمنیان دەنارد بۆ حوجرەی فەقییان شت فێر بم و لە خزمەت مامۆستاشدا هەروە. بەڵێ باشە کاک دکتۆر ئەوەندەی ئێمە زانیومانە لە ماوەی ڕابردوودا بەشداری چەندین کۆڕ و سیمینارت کردووە لەسەر ئاستی وڵاتان کەواتە تەنها بۆ نمونە لە ناو ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستان نەبووە بەڵکو لە وڵاتانی تریش بانکێش کراویت و کۆڕ و سیمینارتە بۆ ئەگەر بە کورتی باسیشی ئەو کۆڕ و سیمینارانەمان بۆ بکەی ئەو کۆڕ و سیمینارە نێودەوڵەتیانەی کە بەڕێستان بەژاویتان تیا کردووە. زۆرن مامۆستا گیان مەسەلەن کتێبی نەورۆزنامەی خەیامی نیشابووری کە مەشهورە لە دانشگای کۆمپلەتێنسەی ئی مادریدی ئیسپانیایە لەوێ کۆڕێکیان بۆ من گرت ڕێزلێنان بوو و پەردەلادان لەو کتێبەی بوو بۆ چونگی مرکزێکی نێونەتەوەیی بە نێوی خەیامی نیشابووری لە مادرید هەیە ئەوە لەوێ زۆریان ڕێز لێگرتین 4-5 ساڵ لەمەوە پێش بوو. دوایە لە تاجیکستان من کۆنفرانسم زۆر بەرگوزار کردووە حتا بۆ ئاگاداری ئێوە من کۆنفرانسێکی تایبەتم بۆ مەلا حامیدی بێسارانی گرت مەلا حامید بێسارانی کە کاتب الئەسراری جەنابی شێخ عوسمانی نەقشبەندی بوو شێخ عوسمان سیراجالدینی یەکەم ئەمە شەرحێکی زۆر مستەوفای لەسەر مەسنەوی مەولانە جەلالالدینی بەلخیە بوو
و ئەم کۆرانە زۆرن بۆ ئەبولقاسمی لاهوتی کەسایەتێکی زۆر گەورەیە کە هەم دۆست و ئاشنای ئیستالین بوو و هەم دەتوانم بڵێم بنیانگوزاری جمهوری تاجیکستان بوو و زمانێکیش وەزیری ڕەوشەنبیری ئەم شوێنە بوو کەسایەتێکی زۆر حورمەتی هەیە بۆیمان کۆنفرانس کرد بۆ ئەبوو عەبدوڵای ڕوودەکی من لە ئێران ڕئیسی کۆنفرانسەکە بووم لە 27 کشوەرەوە ئێمە میوانمان هەبوو هەم لە شاری دووشەمبە هەم لە شاری تاران ئێمە کۆنفرانسمان بەرگوزار کردووە لە هیندوستان هەروە لە ئەفغانستانی شەروە لەسەر هێرات و زۆر شوێنی دیکە کۆنفرانسێکیشمان لە کەربەلا بەرگوزار کرد میراسی هاوبەشی ئێران و عێراق کە من خۆم سەرپەرشتیم ئەکرد کاکتۆر بابەتێک زۆر بەلامەوە گرنگە ببوورە ئەشە بڕم ویستم بپرسم بزانم هیچ کتێبێکی بەڕێزە بۆ بە منهج کە لە وڵاتانی جیهان بخوێنرێت و دووهەمیشان پلانی داهاتوت چییە بڵێ لەبەرەوە بەڵام زۆر بە کورتی ئەم کتێبانەی من بەشێکی بۆچی مارجان مەسەلەن ڕاجب بە دەستنووسەکان من کتێبم هەیە بە زبانی هیندی تەرجمە بۆتەوە لە دانشگای جەواهرلاعل نێهرو من خەبەریشم نەبوو دوایکە بانکێشنێ کران بۆ کۆنفرانسێکی مێژوو و زبانی فارسی من چوم دیتم کتێبی من لەوێ هەیە و ئەوەی کە ڕئیسی دپارتمانی ئەم شوێنە بوو تی من تەرجمەم کردوتەوە ئەوە بە دەرسە خوێندرێت ئەوە لە تاجیکستان و ئەم دوو کتێبەی کە کتم لەسەر کات و زەمانە ئێستا بۆ خۆی مەرجعێکە لە ئاکادمیەکاندا و لە ئینستیتۆ ئانە بەعنوان کتێبە ئەو کتێبانەی کە مەربوط بە ئاویشە چون زۆر گرینگە مەسەلەی ئاو ئێمە 20 ساڵ 25 ساڵ لەمەوە پێش پیشبینی ئەوەمان ئەکرد کە کێشەی گەورەی کۆمەڵگا لە جیهاندا مەسلەی ئاوە و لەسەر ئاو زۆر ڕۆیشتوون لە تاجیکستان بەشێک لەو کتێبانەی من خولەسەکەی تەرجمە بۆتەوە یونسکۆ کتێبی ئینسیکلۆپێدیای مەشاهیری ئاو هاتووە تەلخیسی کردووە و چاپی کردووە ئەو کارانە کراون زۆرن ئەگەر بەحسیان بکەین وەلی هەر بەو شێوەی کە عەرزم کردم فقط لە هیندوستانەوەی کە ئاگام لێیە ئەم کتێبەی من کاک دکتۆر ئامادەبوونت لە پرۆگرامەکەی ئێمەیە جێی خۆشحاڵیە جێی فەخرە بۆ ئێمە سوپاس کە لە بەرنامەکەمانە ئامادە بوویت ئێمە ببوورە کاتمان نەماوە دەنا هێندەی بەرهەمەکانت پێویستە ئێمە کاتی زیاترمانە بێت و گفتگۆی زیاتر لەگەڵ بەڕێستا بکەین و ئەزمونونەکانت زیاتر قسەی لەبارەوە بکەین بەڵام پشت بەخوا بەنیازین لە پرۆگرامەکانی داهاتوو ئەو شەرەفەمان هەیە بێ بتوانین جاریشکە گەورەمانکەی لە ستۆدیۆ و دووبارە لەسەر کۆی بەرهەمەکانت قسە بکەینەوە بەڕێز پرۆفسۆر دکتۆر نادری کەریمیە مامۆستاژیان بە ئاماژەیەکیش بکەم لە یەک دەقەدا ئێمە بە هەویین کۆنفرانسێکی نێودەوڵەتی لە شاری سلێمانی بەرگوزارکەین پرۆژەی داهاتوت باڵێ پرۆژەی داهاتوویە بۆ چەند مانگی داهاتوو دەبێت لەسەر کەسایەتیەکانی ساداتی پیرخزری شاهۆ و لەبەر ئەوەی منیشیان کردوتە عوزوی ئیفتخاری ئەم ئەنجومەنەی خۆیان ئەنجومەنی باڵای ساداتی پیرخزری شاهۆ کە بتوانین ئینشاءڵڵا ئەم کەسایەتیە گەورانە زیاتر بناسێنین بەهیوان کە مەولەوی تاوەگۆزی وان ئەجمەدین مەلا هەروەها هێمنی موکوریانی سەید کامیلی مام زەمبیلی سەید ئەحمەدی باینچۆ و دوێ کەشکە مەراسمی شێخ محەممەد غەریبمان گرت لە ئەنجومەنی ڕەوشەنبیری جەماڵ ئێمە کەسانی ئەکادمی وەکو بەڕێستانمان هەبێ کەواتە ئێمە بێخەمە بین بەڕێز پرۆفسۆر دکتۆر نادری کەریمیان سپاس بۆ ئێوە هەموو عەزیزان و خۆشەویستانی کاناڵی ئاسمانی کورتسات تەمەند درێژ سپاس بۆی کە لێرەی سپاس زۆر سپاس